هاتوین تاوەکو کێشەی چەند ئۆتۆمبیلێک چارەسەر بکەین کە لەلایەن کەسانی هەلپەرست لەم بەڕێوەبەرایەتیە بۆیان دروست کرابوو. لە ئەنجامدا سزای یاسایی سەرپێچیکاران درا. ئەمە کێشەیەکی جددی بوو، دەبوایە زووتر چارەسەری بکەین. ڕاستە ئێمە لە دەستپێکردنی لێکۆڵینەوەکاندا کەمێ دواکەوتین، بەڵام بە دوواداچوونەکان قوڵ و هەمەلایەن بوون. کێشەکە زیاتر لە 7,000 ئۆتۆمبیلی گرتبووەوە. بەڵام ئێمە ئەمڕۆ ڕێکارە یاساییە پێویستیەکانمان بۆ ئەنجام گەیاندن و بەم زوانە مامەڵی پێدانی تابلۆیان بۆ ڕای دەکرێت. هەرچی جۆری دۆمی ئەو ئۆتۆمبیلانەیە کە کێشەی یاساییان هەیە، ئەوانن کە ئەوەلیاتیان نییە و کەسانێکی هەلپەرست بە بەرتیل ئیشەکانیان بۆ کردوون. بۆ ئەمانەش ئێمە هەم کەسانی بەرتیل وەرگرمان داوەتە دادگا و لە کارەکانیان دوورمان خستوونەتەوە، هەم ئۆتۆمبیلەکانیشمان ڕەوانەی دادگایەکی تایبەت بە سەرپێچیە گومرگیەکان کردووە. حالی ئەو مشکلەیە کە ماوەی 2 ساڵە لە کار وەستاوە مەشروعە بە هاوکاری جەنابی وەزیری داخلیە و هەروەها وەکیلی وەزیر و بە جوهدێکی زۆر بێوێنەی بەڕێز مدیر عامی عێراق و لە ماوەی 2008ەوە تا ئەمڕۆ هیچ مدیر عامێک سەردانی کەرکووکی نەکردووە، بەڕێزیان سەردانی کەرکووکی کرد و حەلی ئەو مشکلانەی کردەوە. هەموو ئەو شتانی کە پێویستە بکرێت لیژنەیەک دانراوە پێوترێت لیژنەی معالەجە. ئەو لیژنەیە هەموو هیچی مواطنین جێبەجێکا و بەڵام دەبێت سەبر و تەحملیان هەبێ لە ڕێی حزی ئەلکترۆنیە بۆی زەخم دروست نەبێ لەم دایرەیە. خۆی لە خۆی ئەگەڕێتەوە وەکو جەنابی فەرمووی لەبەرەوەی نەوحاتی کەرکووک لەبەرەوەی تەوەقف هەبوو. ئەو مشکلەیە بەس لە کەرکووک نەبوو، مەعەل ئەسەف لە نەجەف هەبوو، لە بەغدا هەبوو، لە کۆمەڵەشیان، بەڵام بە حسەی ئەسەد با بڵێن لە کەرکووک بوو. ئەوانەش ئیحالەی سزای خۆیان قانونیان وەگر ئیحالەی محکەمە کران، هەندێکیان تەڕد کرا، بەڵام ئێستا لەمڕۆ بەدواوە معاملات حەسەب الئوسوڵ بە شێوەیەکی قانونی جێبەجێ کرد.